يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لە سێ وتاری ڕابردوودا لە زنجیرە باسی ئەو شتانەی نابێ باسییان بکرێ هەندێ بابەتمان عەرزی جەنابتان و موسڵمانان کرد کە پێویستە زمانی خۆمانیان لە ئاستا بپارێزین. بەویست و پشتیوانی خوای تاک و تەنها و بێشەریک وتاری ئەم جومعەیەشمان بەشی چوارەمە لەو زنجیرەیە، ئەو شتانەی کە نابێ باسییان بکرێ بریتیە لە کەم و کوڕی و عەیب و عاری خەڵکی کە دەبێت لە ئاستیدا زمانمان بگرین. خۆپارێز بین لەوەی کەوا کەم و کوڕی خەڵکی کە بینیمان بیستمان ئێمەش بانگەشەی بۆ بکەین و بڵاوی بکەینەوە و باسی بکەین. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە دەفەرمێ وەیل لكل همەزة لومەزە. خوای پەروەردگار هەڕەشەی کردووە. وەیل زانایان فەرموویانە خەسارەتمەندی، تیاچوون، عەزاب هەر لەم دنیادا بە دڵتەنگبوون، بە ناڕەحەتبوون، بە ژیانێکی پڕ چەرمەسەری. لە قیامەتیشا زانانی تەفسیر دەفەرموون وەیل شیوێکە لە شیوەکانی جەهەنەم کە سزایەکی زۆر بە ئێشی تێدایە. واتە بە کوردی و پوختی بەدبەختی دنیا و قیامەت بۆ ئەو کەسەی کەوا هەمیشە بە شوێن کەم و کوڕی خەڵکیدا دەگەڕێت و لە عەیب و عاری ئەم و ئەو دەدوێت. مامۆستامە لە عەبدولکەریم مودەڕیس لە تەفسیری نامیدا بەرگی 6/513 دەفەرمێ هومەزەتی لومەزە بە مانای تانەوەشێن و ناو ناتۆرە لە خەڵگنانە. یعنی ئەو کەسەی کە بەردەوام دەچێتە ماڵێک کەسێک دەبینێ ڕەفاقەتی دەکا ئیلا تەعنێکی لێ دەدا. جاوە سیغەی مبالغەیە، یعنی لێی بۆتە پیشە، زمانی ناوەستێ ئیلا بە چاو بێ، بە زمان بێ، بە هەڵقرچاندن بێ، بە لاساییکردنەوە بێ، ئیلا خەریکی عەیب و عاری خەڵکە. بەردەوام ئەوە تەعن لە خەڵک دەدا، تانە و تەشەر دەوەشێنێ. هەروەها ناوناتۆرە دەدۆزێتەوە، هەر کەسێ بینە ناوناتۆرەیەکی بە شوێن دەخا. ئەو کەسانە بەڕاستی هاوار و ئاهوناڵیان بۆ هەیە، خۆشی لە ژیانیان نابینن، قیامەتی خۆیان وێران دەکەن. بۆیە خۆمان پارێزین لەوەی کەوا بە شوێن عەیب و عار و کەم و کوڕیەکانی خەڵکیدا بگەڕین. خۆشەویستان، پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم لە صحیحی ترمیزیدا بە ژمارە فەرموودەی 2409 حەدیثەکاتەوە صحیحە کە فەرموویەتی كل ابن آدم خطاء وخير الخطائين التوابون. هەرچینەوەی ئادەمە و باوکە ئادەم و دایە حەوا هاتوۆتە سەرزەوی هەر هەمویان خەطاءون بە سیغەی مبالغە، واتە زۆر تووشی هەڵە دەبن، زۆر کەم و کوڕیان تووش دەبێ، زۆر بەلا ڕێدا دەڕۆن، گوناهبار دەبن و جاریوات تاوانباریش دەبن. باشترینی هەڵەکارانیش ئەو کەسانن کە تەوبە دەکەن و پەشیمان دەبنەوە. كلنا نخطئ لكن الناس نوعان. هەموومان یەکێک لە ئێمە لەم قاعیدەیە دەرناچێ، هەر هەموومان تووشی هەڵە و گوناه دەبین، بەڵام خەڵکی دوو جۆرن. یەکەمیان فمنهم من يخطئ ويتأسف، کەسێکە کە هەڵەی کرد کە تووشی بێشەرعیەک بوو کە گوناهێکی ئەنجامدا زۆر پەشیمانە، ئەسەف دەخوا، ناڕەحەت دەبێ پێی. دووەمیان ومنهم من يخطئ ويتفلسف، کاتێک کە هەڵەی کرد بێشەرمانە بێ ئابڕوانە لە ڕووی جەنابتان فەلسەفەی پێوە لێ دەدا، هەر شانازیشی پێوە لێ دەدا. ئەم دوانە نابێ هیچیان باز بکرێن. کەسێکمان بینی هەڵەی کرد و پەشیمان بوو، کەسێکمان کرد شانازی بە گوناهی خۆیەوە کرد، من و تۆی مسڵمان بە حەقمان نەبێ بەسەریەوە، باسی نەکەین و زمانمان لە ئاستیا بگرین. ئەمە ئەو شتانەیە کە نابێ باز بکرێن.
یەکەمیان ئەو کەسەی کە گوناهی کردووە و یەتەئەسەف پەشیمانە خۆزگە دەخوازێت دەرفەتێک هەبێ بۆ پاکبوونەوە ئەم کەسانە بریتین لەو کەسانەی کە ناخیان پیس نییە ناچاری ئەم گوناهەی پێ کردووە بۆ نمونە لە ناچاریدا کەسێک جارێک لە جاران درۆیەکی کردووە تۆ ئاگال لێ بوو سوورە و سوور دەزانی ئەو کەسە ئەوە درۆیەکە کردی ئەو درۆی بۆ خۆڕزگارکردن لە مۆقیفێک کردووە بۆ کارڕایکردنێکی کردووە کە فێڵی لە خەڵک نەکردووە کارەکەی وان بۆیانە دەڕۆی ئەینا خۆی درۆزن نییە پیشەی درۆزنی نییە تۆ جارێک بینیوتە فڵان کەس ئەو درۆی کرد لە بەرچاوی تۆدا نابێت تۆ بچی باسی بکەی بڵێ وەڵڵی فڵان کەس بەوەی نییە خەڵک دڵە پیاوی چاکە جارێک ئاگام لێ بوو ئەو درۆی کرد تۆ زمانی لە ئاستا پارێزدە چونکە خۆی پەشیمانە خۆی خەفەتی پێوە دەخوا ناچاریەک تووشی ئەو کارە قێزنەوە نەیکرد کە درۆکردنێکە یاخود بارودۆخی ژیان ماڵ و منداڵ ناڕەحەتیەکان تووشی ئەوەی کردووە هەڵەیەک کە لاڕێ ببێ گوناهێک ئەنجام بدا ئەینا خۆی بەخوا پاکە تۆ کە زانیت ئەم کەسە بەهۆی ماڵ و منداڵەوە بەهۆی مەعیشەتی نەگونجاوەوە بەهۆی بارودۆخێکی نەخوازراوەوە تووشی ئەم هەڵە و گوناهە بووە چاوپۆشی لێ بکە ئابڕووی مەبە بڵاوی مەکەوە عوزری بۆ بێنەوە ئایا ئەمە دەگونجێ بەڵێ لە سیرەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمەمان هەیە کاتێکەوە کافرەکان سڵحی حودەیبیان شکاند و دەستیان چۆ خوێنی چەند موسڵمانێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بڕیاری ئازادکردنی شاری مەککەیدا بۆ ئەم مەبەستە هەموو فەرماندە سەربازیەکانی کۆ کردەوە لە شوێنێکی تایبەتدا هەموو ئەوانەی قائیدی عەسکەری لەشکری ئازادی بەخشی ئیسلام بوون فەرمووی ئاگادار بن کارێکمان هەیە زۆر زۆر نهێنیە بۆیە بەشی عەسکەری و سەربازی ئەبێ زۆر زۆر پارێزراوە بێ بە هیچ شێوەیەک هەواڵەکانی نەگاتەوە بە دوژمنی بەرامبەر ئەینا شکست دێنێ لە پلانەکەیدا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئەم بە شتەی کە بۆتان باس دەکەم تەنانەت خێزانەکانی خۆشتان لێتان نابیستن تەنانەت براکانی خۆشتان لێتان نابیستێ حتا ئەم نەخشەیە جێبەجێ دەکرێت من نیازم هەیە مەککە ڕزگار بکەم ڕزگارکردنێک کە خوێن ڕشتنی تێدا نەبێ خەڵکێک کە ئازاد بێ بەڵام ئەگەر بێت و ئەمە پلانەکە ئاشکرا ببێ و خەڵک تا دەچینە مەککەوە پێمان بزانن دەستمان لێ دەکەنەوە خوێنێکی زۆر دەڕژێ بۆیە ئەمەی کە پێتان ڕادەگەێنم فەرماندە سەربازیەکان دەبێت نهێنی بێ لای خۆتان هەتا لە سەعاتی سفرە بەسەر شاری مەککەدا دەدەین یەکێک لەو فەرماندە سەربازیانە سەحابەی پێغەمبەرە صلی الله علیه وسلم سەحابەی پێغەمبەر ئەو پایە بەرزە تووشی هەڵەیەک بوو هات نامەیەکی نووسی دەنگ و باسی ئەم هێرشەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ سەر مەککە بە ئافرەتێکە نامەکەی نووسیدا ئافرەتێک و پارەی داوتی بیبە بۆ مەککە ئەم هەواڵی بە کافرەکانی مەککە گەیاند بیگەیەنێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاگای لەمە نییە هیچ کەس ئاگای لێ نییە خوای گەورە حەزرەتی جوبریلی ناردە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئاگادار بە نهێنی ناو کۆبوونەوەکە ئاشکرا بووە یەکێک لە سەحابە پایە بەرزەکان تووشی هەڵەیەک بووە حاتەبی کوڕی ئەبی بەلتەعە نامەیەکی نووسیوە پارەی داوەتە ژنێک و بەکرەی گرتووە نامەکە بەرێ بۆ مەککە بۆ کسەرانی کوفری مەککە وا لە فڵان شوێنە لە فڵان شیوە نامەکە لە فڵان شوێنایە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیمامی عەلی مقدادی کوڕی ئەسوەد و زوبەیری کوڕی عەوامینار فەرمووی بڕۆن بۆ فڵان شوێن ئافرەتێکی لێیە داوای نامەیەکی لێ بکەن ئەگەر ئینکاری کرد خەریک هەڕەشەیەکی لێ بکەن هەتا ناچار دەبێن نامەکەتان دەداتێ فعلا لە شوێنی دیاریکراوە ئافرەتەکەیان گرت کە خوای گەورە پێغەمبەری ئاگادار کرد صلی الله علیه وسلم نابێ کاری پێغەمبەر ئاشکرا بکرێ نامەکەیان لێسەند هێنانەوە بۆ پێغەمبەری خوایان خوێندەوە ئەمە چی پێغەمبەری خوا وتوێتی ئەم سەحابە هەمووی بە نامە نووسیەوە بۆ کافرەکانی مەککەی ناردووە ئەخمە هەڵەیەکی زۆر گەورە و کوشندەیە ئەگەر بێت و ئاشکرا ببێ ئاشکرا ببوویایە دوور نییە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەوتایە کەمینەوە و بەدەیان سەحابە شەهید دەبوو مەککە بارودۆخێشکەی بەخۆوە دەبینی مێژووی ئیسلام بە شێوازێکی کە دەگۆڕا مێژوویەکی پڕ لە ئاشتی دەبۆ خوێن ڕشتن و دەست لە یەخەنانی یەکتر لە بینی خزم و کەسوکارە ئەمە خیانەتێکی عوزما لە بواری سەربازیدا بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەری پڕ ڕەحمەت و میهرەبانی بانجی ئەم کەسە دەکا کە ئەم هەڵەیەی کردووە بانجی دەکا و نامەکە دەخوێنرێتەوە لە بەرچاوی خۆدا و دەستخەتی خۆیەتە بەڵێ یا حاتب ما هذا
حاتەبی کوڕی ئەبی بەلتەعا قەت ئەوە لە تۆ نەدەوەشایەوە ئەمە چ دەبینم و چ دەبیستم چۆن ئەم کارت کرد چی وای لێ کردی ئەم هەڵە کوشندەیە بکەی ئەی من پێم نەوتن ئەمە تەنانەت خێزانەکانی خۆشتان نابێ بیبیستێ براکانی خۆشتان نابێت لەتان ببیستێ وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مۆڵەتم بدە با دیفاعێک لە خۆم بکەم فەرمووی گوێبیستی قسەکانتم فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆت ئەزانی من کاتی خۆی هاتوومە مەککە پەنابەرم کەسی کوردی ئێمە دەچێتە ئەوروپا ئەسڵەن ئەوروپی نییە مافی پەنابەری لە وڵاتەکە وەرگرتووە وتی من ئەسڵەن قوڕەیشی نیم کاتی خۆی بە غەریبایەتی هاتوومە مەککە لەوێ پەنادراوم لەلایەن سەرکردەکانی مەککەوە لزوم دراوەتێ بە مستەلەحی ئەمڕۆ لەبەرەوە ئێستا من ماڵ و منداڵەکەم بەجێ هێشتووە لە مەککە لەبەر دەستی کافرەکاندان خۆم لە پێناوی خۆ و پێغەمبەرەکەیدا بە شوێنتەوە کەوتوم و هاتوومە مەدینە هیجرەتم کردووە وەڵڵاهی سۆزی مناڵەکانم جوڵا بەزەیم بەبێ کەسی خۆم داهاتەوە هەموو ئەو مسلمانانەی لە مەککە بەجێ ماون و ماڵ و منداڵیان لەبەر دەستی خەڵکایە خزم و کەسوکارێکیان هەیە بە حوبی عەشیرەت و خزمایەتی و کەسایەتی سۆزیان بۆیان دەجوڵێ و دیفاعێکیان لێ دەکەن بەڵام ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەخوا من بێ کەسم نییە قەومم نییە عەشیرەت لە پشتم نییە وەڵڵاهی ئەوە نەم لە تاوی خێزانەکەم و مناڵە بێ کەسەکانم سۆزم جوڵا گوتم بەڵکو خزمەتێک بە سەرانی کوفری مەکە بکەم ئەم نامەیان بۆ بنووسم و ئەم نهێنیە پێغەمبەری خۆیان پێ بڵێم بەڵکو ئەوانیش مساعدەی ماڵ و منداڵەکەم بکەن و ئازاریان نەدەن و ئەشکەنجیان نەدەن و ڕێزیان لێ بگرن وەڵڵاهی سۆزی ماڵ و مناڵ وای لێ کردم بەهۆی ماڵ و مناڵەکەمەوە تووشی ئەو هەڵەیە بووم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی صەدەقە ولا تقول له إلا خيرا بەخوا ڕاست دەکا ئەم سەحابەیە ڕاست دەکا بەخوا ئەمە لە بێباوەڕیەوە نییە ئەمە لە کافربوونیەوە نییە ئەمە لە ناخی پیس و جاسووسیەوە نییە ڕاست دەکا سۆزی ماڵ و مناڵ وای لێ کرد بێکەسی خۆی وای لێ کرد تووشی ئەم هەڵەیە بێ توخوا یەک کەس قسەی ناشیرنی پێ نەڵێن لە چاکەس زیاتر بەم سەحابەیە نەڵێن ئیمامی عومەر وەکو هەر سەر کەسێکی تر یەکێک لە قایدە عەسکەریەکان فەرمووی ئەی پێغەمبەری خوا ڕێگەم بدە لە ملی بدەم ئەوە دەبێت سزای ئیعدامی سەربازی بۆ دابندرێ لەبەر چاوی خەڵکا بقوژرێ چونکە ئەوە نهێنی خوا و پێغەمبەر و هەموو موسڵمانانی ئاشکرا کردووە ئەزانی ئەگەر ئەو نامەیە بگەیشت تا ئێمە چیمان لێ بەسەر دەهات پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی عومەر هێواش بە ئەوە حاتەبی کوڕی ئەبی بەلتەعەیە ئەوە لە بەدرا بەشداری کردووە ئەوە ئەصحابی بەدرە با ئەم هەڵەیەی بە قوربانی ئەو هەموو فیداکاریەی کەین ئەخرەم پیاوە چی وە ئیسلام نەکرد هیجرەتی کرد لە پێناوی خوا و پێغەمبەرەکەیدا ماڵ و نیشتیمانی بەجێهێشت منداڵەکانی بەجێهێشت بەشداری قارەمانانەی جەنگی بەدری کوبڕای کردووە لێی گەڕێ چاوپۆشی لێ بکەن یەک کەس قسەیەکی ناشیرنی پێ نەڵێ پێغەمبەری خوا نەک سەرکۆنەی نەکرد نەک لی نەدا و نەیکوشت بەڵکە دیفاعیشی لێ کرد بۆیە دەکرێت ئینسان بەڕێزان حاڵەتێکی ژیان وای لێ بکات تووشی هەڵەیەک ببێ تۆ ئەم هەڵەیە مەقۆزەوە خەرمانی ئەو هەموو ساڵ چاکەیەی بە بریسکەیەکی یەک تۆس ئاگرێکی هەڵە مەسووتێنە بەداخەوە ئێستا ئێمەوانین کەسێک یەک خەرمان چاکەی هەبێ یەک ڕۆژ هەڵەیەک بکە بە بریسکی یەک ئاگری هەڵەکەی هەموو خەرمانی چاکەکانی لەناو دەبین وەڵڵی پێغەمبەری ڕەحمەتی ئێمە ئاوای فێر نەکردین بۆیەش ئەم بەسەر هاتانە ڕوو دەدەن ئەینا سەحابە زۆر گەورە و پاکن خوای گەورە ئەم نمونانەمان نیشان دەدا کە ئێمە دەرسیان لێ وەرگرین بەداخەوە زۆر جار کەسێک کە سەرکۆنە دەکرێت قوربانیە ئەو کەسەی کە تاوانی بەرامبەر کردووە کەس سەرکۆنەی ئەو ناکە ئافرەتێک دەبێتە قوربانی دەستی کەسێکی نەشیاو لە فەیسبووکەوە ئابڕووی دەبا کە سوکارەکەی دێن ئافرەتەکە دەکوژن خەڵک ئابڕووی ئافرەتەکە دەبن کەس باسی ئەو کەسە ناکات چێ ئەمەی بەلا ڕێدا بێت کەسێک تاوانێکی کردووە ئەو زاڵمانی لە پشتی ئەو تاوانەوەن کەس باسییان ناکە باسی قوربانیەکە دەکرێت کە تاوانەکەی پێکراوە بۆتە قوربانی داوەکە سعیدی کوڕی مسەیەب ڕزا و ڕەحمەتی خوای لێ بێ گەورە تابعین لە کتێبی ئەلبیدایە والنیهایە شێخ ئیبن کەثیر لە مجەلەدی نۆلاپەڕەی سەدە ئەم بابەتە هاتووە سعیدی کوڕی مسەیەب فەرموویەتی سعیدی کوڕی مسەیەب ئەو زاتە بووە 50 دانە ساڵ یەک نوێژی جەماعەتی نەفەوتاوە 50 ساڵی تەمەن یەک نوێژی جەماعەت کە ئەڵڵاهو ئەکبەری ئیمام کرابێت لە ڕکاتی یەکەمە ئەو لە مزگەوتا بووە بە هەموو ئەو تێگەیشتنەی لە دینی خوا ئاوای فەرمووە فەرمووی خەڵکی نەبزانن ليس من شريف ولا عالم ولا ذي فضل إلا وفيه عيب ولكن من الناس من لا ينبغي أن تذكر عيوبه
فمن كان فضله أكثر من نقصه وهب نقصه لفضله فمن خلقنا بزانا ليس من شريف هیچ کەسێک نییە چەندە بە ڕێز بێ کەسێ بێنە بەرچاوی خۆت ڕێز و حرمەتی لێ دەبارێ واللهی ئیساری وایە تووشی دەبیت تەریق دەبیتەوە ئەوەندە بە ڕێزە ئەوەندە بە ڕێزە ئەوەندە بە حرمەتە ئەتکا بە دەروێشی خۆی ولا عالم کەسێ بێنە بەرچاوت چەندە زانا بێ علمی لێ ببارێ و بەحری علم بێ علامە بێ ولا ذی فەضل کەسێک بێنە بەرچاوت ئەو پەڕی خاوەنی چاکە و بەخشندەیی و دیواخان و نانبدەیی و سڵح و سەڵاحەت و ئاشتەوایی بێ یعنی ئەو پەڕی پیاوێکی مەردی ناو کۆمەڵگا بێ ژنێکی سالارەی ناو کۆمەڵگا بێ هونەرمەندێکی گەورە بێ ئەکتەرێکی بەناوبانگ بێ نووسەرێکی بەتوانا بێ ئیتر چۆنی دێنێ بەرچاوت لە عیلمدا لە چاکەدا لە ڕێز و حرمەتە دڵنیا بە ئیلا وەفیهی عیبون ئیلا عیبێکی هەر هەیە ئیلا کەم و کوڕێکی هەر هەیە ئیلا نوقسانێکی هەیە چونکە ئینسان نە پێغەمبەرە نە ئەوان خەڵکە پێغەمبەرە نە فریشتەیە ئینسانە ئیلا وەفیهی عیبون ئیلا دڵنیا بە کەم و کوڕێکی هەر هەیە بەڵام ولكن من الناس من لا ينبغي أن تذكر عيوبه کەسانێک هەن لە ناو خەڵکیدا نابێ عیبەکانیان باز بکرێن ئەم جۆرە کەسانە ئەگەر کەم و کوڕیەکیشیان هەبوو نابێ خەڵک باسییان بکە چونکە فمن كان فضله أكثر من نقصه وهب نقصه لفضله کەسێک کەوا چاکەی زۆرتر بوو لە کەم و کوڕیەکانی بە قوربانی چاکەکانی دەکرێت يعني کەسێک ئەم هەموو ساڵە لە خزمەتی دیندا بووە لە خزمەتی علمدا بووە لە خزمەتی هونەردا بووە لە خزمەتی ئەدەبدا بووە لە خزمەتی موسڵماناندا بووە لە خزمەتی چاکەکاریدا بووە یەک ڕۆژ هەڵەیەکی لێبیندرا ئەبێ باسی نەکەی ئەو شتانن کە نابێ باسی بکرێ هەموو ئەو خراپەیە بە قوربانی ئەو هەموو چاکەیە بێ و چاکەکانی دای دەپۆشێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لصحيح جامع إمام الباني دا بجمار فرمودي 1185 هاتوا كفرمويتي أقيلوا ذوي الهيئات عثراتهم خلقنا تشاو بوشيب كان ذوي الهيئات يعني شي يعني أهل المروءة والصلاح الذين لا يعرفون بالشر كسيق لنا خلقي دا بشر خواز نناسراوا بفتنة نناسراوا بأهل الصلاح والريق بيكي ومرداتي ناسراوا پیاوی مزگەوت بووە پیاوی ڕۆژی تنگانەی ناو خەڵک بووە پیاوی نانبدەیی و حرمەت بووە ئەگەر تووشی زەلەیەک بوو یعنی عثراتهم یعنی زەلاتهم تووشی هەڵخلیسکانێک بوو تووشی بەلاڕێچوونێک بوو تووشی کەم و کوڕیەک بوو تووشی عیبەیەک بوو بۆی داپۆشە زمانت لە ئاستیا بگرە و باسی مەکە چونکە ئەوە ئەهلی چاکەیە ڕۆژە لە ڕۆژان تووشی هەڵەیەک بووە باسی مەکە و زمانتی لە ئاستا بگرە خۆشەویستان دەکرێت ئینسان تووشی هەڵە بێ بەڵام هەڵەکان بارودۆخی ژیان بەسەری هێنا بێ وەکو عەرزم کردن کاکە ناگونجێ هەموو کات گیرفانت پڕ بێ هیوا هەیە بۆ نمونە کەسێک چەند ساڵ چاکەی لەگەڵ کردووی ڕێک ڕۆژداوای قەرزی لێ دەکەی ئەو ڕۆژە ناکرێت ڕەنبە ئەو ڕۆژی گیرفانی پارەی تێدا نەبێ هەر کە نەتدایە ئیتر نەناسێتەوە دەکرێت بەخوا برام هەموو ڕۆژە پارە لە گیرفانتان نەبێ هەموو ڕۆژە بەدەستەوە نەبێ ناگونجێ هەموو کات ماڵت ئامادەی میوان بێت تەلەفۆن بۆ فڵان کەس کردو کاکە دەمێ میوانت بمکتی بەو خۆیان کاتم نییە ئیتر لە دە شوێن باسی بکەی کورە با بە فڵان کەس کورە هەر خۆی بە ئاشکرا کوتی میوانداری ناکەم براکەم ئەوە ماڵە بەخوا برام ماڵ هەموو کاتێ ناکرێت ساڵ 12 مانگ ئەم 11 مانگ هەموو دەمێ میوانی هەیە دەکرێت لەو 11 مانگە چەند ڕۆژێک دەرفەتی میوانداری تۆی نەبێ ناکرێت ماڵ هەموو میشە ئامادەی میوان بێ چویە ماڵێکەوە تۆ بە خۆشەویستی ئەو چوی بەخوا ناکرێت سفرە هەموو دەمێ ڕازداوە بێ لەوە چێ خێزانی نەخۆش بێ لەوە چێ قەرزار بێ لەوە چێ بۆی نەگونجا بێ بەخوا سفراوی هەمومان هەمیشە هەر ڕازداوە نییە بەدڵی خاوەن ماڵ بێ پێش ئەوەی بەدڵی میوان بێ ماڵ دائیرە نییە هەمیشە لە هەشتی بەیانەوە تا دەوام تەوا دەبێت دەرگای کراوە بێ و لەسەر پشت بێ ماڵ حرمەتی خۆی هەیە جاری وایە نەخۆشێکی تێدایە جاری وایە تەلەبەیەکی سەعیکەری تێدایە جاری وایە میوانێکی تایبەتی هەیە جاری وایە کابرا حیساب و کتابێکی بازرگانی خۆی هەیە ئەم ماڵە دووسێ جار لە جەڕەسدا و تەلەفۆنت کرد کە سەڵی نەگرت و دەرگایان لێ نەکردێەوە دەرگات کوتا هەر نەکرایەوە گلەی مەکە ماڵێ وەڵی ئاگام لێ بوو لە ماڵی شەو بوون بەخوا دەرگایان نەکردەوە کاکەوە ماڵە خۆ دایرە نییە بەخوا دەگونجێ ماڵ هەموو کات دەرگای لەسەر پژ نەبێ گلەیی لێ مەکە هەموو ئەوانە هیچی نوقسانی نەبوون دەگونجێ بەڕێزەکەم ئینسان لەو وەختەیە میزاجی تەواو نەبێ
کابرایەک مەرحەبایی دەکەی بە جوانی جوابت ناداتەوە، ڕووی گرژە، قسەی تاڵە، دەم و چاوی بە یەکا داوە، هەموو کاتە ڕووی خۆش بۆ لەگەڵ ئەو خەڵکەیە، یەک ڕۆژ تۆ تووشی بووی مەرحەبایەکەت جوان نەبووە لەگەڵ تا لێ مەکە بەهەرە، باسی مەکە، ئەویش وەک تۆ ئینسانە، لەوە دەچێت نەخۆش بێ، لەوە ئەچێت گرفتێکی دارایی هەبێ، لەوە ئەچێت کێشەیەکی خێزانی هەبێ، لەوە ئەچێت لەگەڵ خێزانیان ناڕەحەتیەکی لەگەڵ مناڵەکانیان بۆ دروست بوو بێ، لەوە ئەچێت لەدەست خێزانەکەی و لەگەڵ دراوسەکەیان مشکیلەی هەبێ، میزاجی تەواو نییە، وەک تۆ ئینسانە، ئەی تۆ ئەوە لێ بەسەر نەهاتووە، هەر ئەو دەقەیە بەڕووی خۆشەوە جوابی تۆی نەدایەوە هەموو ڕاوردووی زەڕبی سەفرکەی نادەگونجێ ئینسانە وازی لێبێنە باسی مەکە لە ئاستیا زمانت بگرە بۆ کەسی باز مەکە. بەداخەوە موسڵمانان وایان لێ هاتووە ئەگەر لە یەک بابەتدا هاوڕا نەبی لەگەڵی یەک بابەت کە بابەتێکی بۆ نمونە خلافیە، ئێستا موسڵمانان بەربوونە گیانی یەکتر، من بۆ ئەهلی مزگەوت بەڕێزان قسە دەکەم، ئێمەی موسڵمان هەمومان ئەهلی مزگەوت و جومعە و جەماعەت و نوێژ و حەج و عیبادەتین، بەداخەوە لەسەر یەک مەسەلەی جاریوە خلافی فقهی کەسێ مەرحەبایی کەسێک ناکە، کەسێک بڵێ وەڵا دەست نوێژ دەشتێ وڵا دەست نوێژ ناشێ، ئەو بڵێ سڵاوەت هەیە ئەو بڵێ لەو کاتەدا نییە، ئەمانە خەریکە دەیکەن بە دوژمنایەتی لە کاتێکە حەقوانە بووە بێ لە فەیسبووکەوە حای دەبا وتارێک دەخوێنیەوە ڕەیەکی خۆت دەردەبڕی، کەسێشکە بە حساب هەل لەسەر مینبەر حرمەتمەی و مامۆستانی ئاینی لەسەر مینبەر ئابڕووی مامۆستایەکە دەبا لە کاتێکە بۆ چوونی لەگەڵ تۆدا یەک نەبووە لە فەیسبووکەوە شتی لەسەر دەڵێ، ئەمە نەزانینە بە دینی ئیسلام. با بچینە خزمەت سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە دین لەوان وەردەگیرێ، دوو سەحابەی هەرە پایە بەرزی ئیسلام، سعدی کوڕی ئەبی وەقاس یەکێکە لەو کەسانەی لەو دە کەسەی کە موژدەی بەهەشتی لە زمانی پێغەمبەرەوە پێدراوە صلی الله علیه وسلم. سعدی کوڕی ئەبی وەقاس لەگەڵ خالیدی کوڕی وەلیددا ئەو دوو سەحابە پایە بەرزە کێشەیەک لە بەینیاندا هەبوو، خلافێک لە بەینیاندا هەبوو، کێشەکە خەڵک پێی زانی بوو کە ئەم دوو سەحابە ناکۆچێک لە بەینیاندا هەیە. پیاوێک بە فرسەتی زانی چوە لای حەزرەتی سعدی کوڕی ئەبی وەقاس و زەممی خالیدی کوڕی وەلیدی کرد، وتی قوربان هەمیشە خەڵکەکە دەزانێت تۆ لەسەر حەقی، ئەو پیاوە تا دوێنێ لە ئوحودا چی بە موسڵمانان نەکرد، چی بە پێغەمبەری خوا نەکرد، باسی خراپەکانی خالیدی پێش ئیسلامی دەگێڕایەوە، دەیویست مەجلیسەکە خۆشتر کە فیتنەکە گەورەتر کە، لە فەیسبووکەوە کۆمنتێک دەنووسێ و پشتیوانی لە فڵان کەس دەکات دژی فڵان کەس، ئەم بەنزین بە ئاگرا دەکا، خلافەکە گەورەتر کە. سعدی کوڕی ئەبی وەقاس سەحابەی پایەبەرز لێی تووڕە بوو، فەرمووی مە بێدەنگ بە فەئینەما بەینەنا لەم یەبلەغ دینەنا، ئەوەی لە بینی من و خالیدایە شتێکی شەخسی و ناکۆکێکی خۆمانە، بۆری بۆ چوونێکە نەگەیشتۆتە دینەکەمان، بێدەنگ بە قسە نەکەی بە ئاستی سڵاتی گۆک و خالید، بێدەنگ بە لە ئاستی زمانت بگرە، ئەمە تێگەیشتنێکی مسڵمانانەیە. من لەگەڵ تۆدا خلافێکم هەیە نابێ بێڵین بگاتە ئاستی دینەکەمان، دینی یەکتر لەکەدارکەین، ئەبێ بە خەڵکێک ویستی قسە لە بەینە بکە بڵێ بێدەنگ بە، ئەوە ئیشی تۆ نییە، زمانت بگرە باسی مەکە. شیخ الإسلام ابن تیمیە لە کتێبی مەجموع فتاوادا لە مجلدی 19دا لە لاپەڕەی 123دا دەفەرمێ سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاوا بوون وتنازعوا في مسائل علمية اعتقادية كسماع الميت صوت الحي وتعذيب الميت ببكاء أهله ورؤية محمد صلى الله عليه وسلم ربه قبل الموت مع بقاء الجماعة والألفة. شيخ الإسلام ابن تيمية لمجموع فتاوى دا فرمي الصحابة كان پیغمبر صلى الله عليه وسلم كهمويان لخدمت پیغمبر داون صلى الله عليه وسلم لزور شتي زانستي تنانت پەیوەندیدار بە عەقیدەی مسلمانانەوە خلافیان هەبوو. بۆ نمونە الصحابە هەبووە و توێتی مردوو دەنگی زیندوو نابیستێ بە پێچەوانەوە زۆری سەحابە فەرمویانە کە دەچی بەلای گۆڕستاندا بۆیە سەلام دەکەی گوێی لە دەنگتە کە دەچێت سەر گۆڕی خۆشەویستێکە دڵی سەلامی خوال لەسەر بێ مەجۆسە قەبرەکەی دامەنیشە بە ئەدەبەوە لە لای دانیشە وەڵڵا قسەکانت دەبیستێ دە سەحابە هەبووە فەرموویەتی وانە وەڵڵا ئەو مردوو ئاگای لە دەنگی تۆ نییە. سەحابە فەرموویانە ئێمە وا لە دین حاڵی بووین لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەسێک کە مرد و ژن و کچ و خێزان و ئەوانەی سەری خۆیان لە قوڕ گرت و هات و هاواریان کرد و ناشکوریان کرد و ئەوانە مردووەکە لە ناو قەبرەکەیە عەزاب دەچێژێ بەهۆی ئەو شین و هاوارەی ئەوانەوە. سەحابە هەموو فەرموویەتی وانە ئەو مردووە عەزاب ناچێشێ بەهۆی ئەوەی کەەوە فەقیرە تاوانی ئەوی تێدانێ خۆ وەسیەتی نەکردەوە بڵێ شیوەنم بۆ بکەن بڵێ سەر لە قوڵگرن و یا خەدا بڕدن مادەم تاوانی ئەوی تێدانە گوناهبار نابێ و عەزاب نادرێ ئەوە خلافیان هەیە.
سەحابە هەبووە فەرموویەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ئیسرا و میعراجە بە چاوی خۆی لە دنیادا خوای گەورەی بینیوە. سەحابە فەرموویەتی وانییە، سەحابەی هەبووە ڕەدی داوەتەوە، وتوێتی نەخێر لەم دنیادا کەس خوا نابینێ پێغەمبەریش لە ئیسرا و میعراجە نەبینیوە. هەوە مەسالی اعتقادین. بەڵام مع بقاء الجماعة والألفة ئەم خلافە لە بینی سەحابەدا هەبووە، بەڵام یەکڕیزیەکە و خۆشەویستیەکان لە کەی تێ نەکەوتووە. ڕیزی سەحابە هەر پارێزراو بووە، هەر بەیەکەوە نوێژیان کردووە، هەر بەیەکەوە چوونە مزگەوت، هەر خۆشەویستی و ڕێز و حرمەتەکە هەر بەقای هەبووە. ئەمڕۆ لەسەر یەک خلافی بچووک کابراڵە مەرحەبایی مەکە، هەر لەسەر ڕیشەشنەوە و ڕیژنەتاشینێک کابرا مەرحەبایی خەڵک ناکە، بوختانی بۆ دەکا کە ئەو شتە بچووکانە بەداخەوە ڕیزی مسلمانان خەریکە هەڵدەتەکێنێ. ئەوە نەزانینە بە دین. کەسی چاکەکار هەڵەکانی بپۆشە، کەسێک کە چاکەکارە و بە چاکە ناسراوە ئەگەر هەموو هەڵە و کەم و کوڕێک لێبینی زمانت بگرە، باسی مەکە، لە فەیسبووکە بڵاوی مەکەوە، ڕیکلامی وە مەکە. دووەمیان ومنهم من يخطئ ويتفلسف، کەسێک کە هەڵە دەکا فەلسەفەی پێوە لێدە. کوردی خۆمان وشەیەکی زۆر جواریان هەیە، دەڵێن بێعارە، یعنی بێشەرمە، قسەی پێبوترێ، بیری بخرێتەوە، بشکێندرێ، لە جێی سەرکەسکردن و خەجاڵەت بوون پێکەنینی پێدێ، هەر بە خیاڵیشی دانایە. ئینسان کە شەرمی نەما، شەرمی لە خوا نەکرد، لە خۆی نەکرد، لە خەڵکیش ناکە. پیرەمێردی شاعیر فەیلسوفی گەورەی کورد فەرموویەتی، بە یەک دێڕ ئەمە پێوتوین، فەرموویەتی تفیان کردە ڕووی بێعارێ، وتی ڕەحمەتە باران دەبارێ. تف بارانیان دەکرد دەیگو بەخوا ڕەحمەتی چاکە باران بەسەرا دەبارێ. مادام بێعارە، بێشەرمە، بەخوا تفیشی دەکەی، باسیشی بکەی بە خەیاڵیان نایە. بۆیە ئەو کەسانە وەکو سۆنە تەڕ نابن، ئیهمالیان کە، باسییان مەکە. زۆر جار ئێمەی مامۆستایانی ئاینی تووشی ئەو هەڵە بووین لەسەر مینبەرەوە ئەڵێن فڵان کەس کتێبێکی دژی ئیسلام و ئەخلاقی کوردەواری نووسیوە، ئەوە کتێبەکەیەتی ئەوە لەسەر مینبەر نیشانی خەڵکی ئەدەن، ئەوە لە فڵان گۆڤارە ئەوە نووسراوە، ئەهان لە فڵان شوێنە ئەو خراپە دەکرێت. برام ئەوە ڕیکلامی بەلاشە بۆ ئەو خراپەکارە، خۆ پێی تەریق نابێتەوە، هەر شانازی بە گوناهی خۆی دەکا، فەلسەفەی پێوە لێ دەدا. ڕیکلام بە پارەیەکی زۆر دەکرێت، دقەیەکی بە چەند وەرەقە دەکرێت، بە چەند دۆلار دەکرێت. تۆ بە باسکردنی بە بەلاژ ڕیکلامی بۆ دەکەی، هەر بە بەلاژ ڕیکلامی بۆ دەکەی و ئاواتی ئەو دێنێجێ. کەواتە ئەگەر کەسێک گوناهبار بوو فەلسەفەی بە گوناهەکەی خۆیەوە لێ دەدا و تەئەسوفی نەدەخواست و پەشیمان نەبوو، دیسان باسی ئەویش مەکە. کەواتە زمانت بگرێت لە ئاستی هەموواندا، نە چاکەکارەگە گوناهی کرد و خراپەی کرد باسی بکە، نەبێ عار و بێ شەرم ئەگە خراپەی کرد زمانی خۆتی بۆ بەکاربێنە، ڕیکلامی بەلاشی بۆ مەکە. چارەسەر چییە؟ چارەسەر زمانت پارێزە، خەریکی ئیشی چاکە بە. دکتۆر عایز قەڕەنی لە ئاخر کتێبیدا کە من بینیومە وأخيرا اكتشفت السعادة لە لاپەڕەی 210 کتێبێکی بە نرخە، وأخيرا اكتشفت السعادة لە لاپەڕەی 210 یەک دیێڕی زۆر جوانم بەرچاوکەوت کە دەڵێ من اشتغل نفسه بالعمل حماه الله من الكسل والخلل والزلل والجدل. هەر کەسێک خەریکی ئیشێکی چاکە بێ، خەریکی دینداری و خواناسێکی بە حەق بێ، خەریکی کار و کەسابەتێکی حرمەتدار و کەسابەتێکی حەڵاڵی خۆی بێ، خوای گەورە دەیپارێزێ لە چوار بەڵا، من الکەسەلی، لە خەواڵووی و بێتاقەتی و ئەوانە دەتپارێزێ. خەڵکی وا هەیە بێکارە، شەو تا باین لەسەر فەیسبووکە بەیانی هەڵدەستەیە، هەرچی لەشی هەیە ئازاری هەیە، دایمە خەواڵووە، دایمە بێتاقەتە، لە خۆی بێزارە. والله ئەگەر خەریکی عیبادەتی خوا و خواناسی و کەسابەتی حەڵاڵ و ئیشێکی ڕێک و پێک بووی، لەو خەواڵووی و بێتاقەتی خوا دەتپارێزێ. والخەلەلی، خەیاڵی خراپ بە خەتەرت دانایە، دانیشە لە ماڵەوە بێ ئیش و بێکار بەجامە بۆ ژن و پیاوایە، 1001 فکرەی خراپ بە مێشکدا دێ، ڕقل لە هەموو خەڵک دەبێتەوە، گومانت بۆ هەموو کەس بۆ دروست دەبێت. بە زۆرە کرێکارێک تا ئێوارە بلۆگ بکێشێ، تخوا و خەیاڵانی بۆ دروست دەبێت، ئەوەندە ماندووە فکری ناپەڕژێتە سەوی بیر لەم و لەو بکاتەوە. خەریکی ئیشێک بەلەوەش دەپارێزێ. وەزەلەلی، لە لاڕێبوون، هەموو ئەوانەی کەوا تووشی بەدڕەوشتی دەبن، تووشی کێشەی کۆمەڵایەتی دەبن، تووشی لاڕێبوون دەبن، هەموو ئەوانن کە بێکارن لە ژن و لە پیا و لە کوڕ و لە کچ. وەلجەدەلی، دەمەدەمێ و شەڕەقسە، وەرە تۆ خەریکی علم و زانستێکی خۆت بە ڕۆژانە بۆ خوێندنەوە تەرخانکە، بۆ نووسین تەرخانکە، عیبادەتی خوا و سڵاوات و تەسبیحات تەرخانکە، کاتت بۆ نامێنێتەوە دەمەدەمێ لەگەڵ خەڵکا بکەی. وەرەش خەریکی کار و کەسابەتێکی ڕۆژانەی خۆت بە خواخواتە کاتەکە بەبەریەوە بمێنێ و دوکانەکەت دانەخی و زیاترت دەستکەوێت، کەسابەتی حەڵاڵی زیاتر بکەی، مەجالی دەمەدەمێ و شەڕەقسە نامێنێ.
بە کەسابەتی حەڵاڵ بە ئیشی خێر ئیشە خێرەکەت کاتت لێ زیاد بوو عەمەلی خۆت لە مەجاڵێکی خۆبەخشیدا بەشداری بکە لە ڕێکخراوێکی ناحکومیدا بە خۆبەخشانە خزمەتێک بە کۆمەڵگاکەت بکە برام هەموو ڕێگا خێرە هەیە جگە لە وەزیفەکەی خۆت دەتوانانی ڕۆژی سعاتێک لە کاری خۆبەخشیدا لە ڕێکخراوێکی خێرخوازیدا کار بکەیت ئەو کاتە خوای پەروەردگار سیحەتت پارێزراو دەکات تەندروستی دەرونیت پارێزراو دەبێت دینت پارێزراو دەبێت ماڵ و منداڵت پارێزراو دەبێت خوای گەورە پشتیوانیت دەکا و موافقت دەکا وهو يتولى الصالحين وەرە ساڵح بە وەرە ڕیزی ساڵحان و ئەو کەسانەی کە بە خۆیانەوە خەریکن تەزکیەی نەفسی خۆیان دەکەن سەیری عیب و کەم و کوڕیەکانی خۆیان دەکەن سەیری خەڵکی ناکەن ئەگەر کەم و کوڕێکشی لە فڵان کەسا بینی بە حەیاتی لای خەڵک باسی ناکە جای دەکاتەوە بە تاقی تەنها بەس خۆی خوا ئەو کەسە دەزانن ئەڵە فڵان کەس واللهی ڕەم بێت جەنابەت هەستت پێ نەکردبێ ئەم شتە لە تۆ ناوەشێتەوە ئەمە بۆ تۆ جوان نییە من پەرۆشی تۆمە و هەستی برایەتیم جوڵاوە کە ئەم شتت پێ بڵێم ئەوش لەبەر چاوی خەڵکانە بەس دوو بە دوو پێی دەڵێ ئەگە زانی لێی وەردەگرێ ئەگە زانی قسەکەشی لێ وەرناگرێ زمانی خۆی دەبەستێ ئەمە بەشی چوارەم بوو لەو زنجیرە باسی کە عەرزم کردن ئەو شتانەی نابێ باز بکرێن بابەتی ئەمڕۆمان بریتی بوو لەوەی عیب و کەم و کوڕیەکانی خەڵکی بە عەزمەکە تۆش خۆت خاوەنی کەم و کوڕی زمانت بپارێزە لە ئاستی خەڵکە خوای گەورەش زمانی خەڵک دەپارێزێ لە ئاستی تۆدا و کەرامەت و سمعەت پارێزراو دەبێت یا ڕەبی خوای ڕەحممان پێ بکەی یا ڕەبی خوای پەروەردگار ڕەحممان پێ بکەی زمانمان سەلامەت کەی ئەو زمانە و ئەو کاتە جوانەی کە پێت بەخشیوین لە ساڵحی و لە عەمەلی ساڵحا تۆماریکەین و بمان خەیتە ڕیزی ساڵحانەوە یا ڕەبی خوای پەروەردگار بە شیفای خۆت یا شاف یا ئەڵڵاه ئەوەی کەوا نەخۆشە شیفای بەخێری بۆ بنێری دایکێک زۆر ئیلحاحی کردو کە ناوی بێ دایکی کاک هێمن تووشی نەخۆشی بووە یا ڕەبی خوای پەروەردگار شیفای بەخێری بۆ بنێری یا ڕەبی خوای هەموو ئەو نەخۆشانی کە چاوەڕێی دوعای خێری موسڵمانان خوای شیفای بەخێریان بۆ بنێری یا ڕەبی خوای کوردستانمان پارێزراوکەی خوایان کوردستانمان پارێزراوکەی لەناو خۆماندا تەبامان کەی عملی صالحمان ئەوەندە پێ بەخشی کە خەریکی باتڵ نەبین عاقبەتی هەموو لایەکشمان بەخێر بژێڕی آمين آمين والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون